زۆر لەوەی خۆشتر و نەرمترە. دیمەنی دابەشکردن و پێدانی یارمەتی مادیە بەسەر سەرپەرشتیاری منداڵانی بێباوک بە هاوکاری خواپێدرا و خێرخوازان. دەستگای بەخشین بەردەوامە لە ئەنجامدانی پرۆژە خێرخوازیەکانی ئەمجارەشیان لە شاری هەولێر بڕی 65 میلیۆن دیناری بەسەر 206 خێزان و سەرپەرشتیاری منداڵانی بێباوک دابەش کرد. بەرپرسی نووسینگەی هەولێری دەستگای بەخشین باز لەوە دەکات تەنیا لەم مانجی ڕەمەزانەدا ئەمە پێنجەم پرۆژەیە ئەنجامی دەدەن. سوپاسی خێرخوازانیش دەکات لەوەی کە بەردەوام متمانە بە بەخشین دەکەن و هاوکاریەکانیان لە ڕێگەی ئەوانەوە بەسەر هەژاران دابەش دەکەن. پرۆژه ئەو ڕۆمان هاوکاریکردنی منداڵانی بێباوکە بەسەر 206 منداڵی بێباوک بە بڕی 65 میلیۆن دینار لەناو خێرخوازانەوە دابین کراوە و ئەمڕۆ ئێمە لەناو ئەو هۆڕەداوە بەسەرێندا دابەش دەکەین کە بۆ هەر خێزانێک بڕی 250,000 دیناری پێدەدەین. دیارە ئێمە بەڕاستی دەمانێت سوپاسی خێرخوازان بکەین کە بەڕاستی ئەو پرۆژانەی دەستگای خێرخوازی بەخشین لە تەواوی کوردستان کە ڕاگەیاندووە خێرخوازان کۆمەک و یارمەتی و زەکاتەکانیان دەگەێنن بە تەواوی نووسینگەکانی هەرێمی کوردستان و ئێمەشەوە بەڕاستی بەدەستەکەمینەوە لە هۆڵەکانمان و لە نووسینگەکان هەردەستین بە دابشکردنی هاوکاریەکانن و هەر ڕۆژێ لە شارێک پرۆژەکان جێبەجێ دەکەین. لەم 4 ڕۆژەش خێرخواز بەردەوامن لەگەرمان ئێمە لیستمان حازرە و نەخۆشی پشەرپەنجەمان حازرە و خانپێداش تایبەتمان حازرە و هەژار و کرێچەکانمان حازرە. چاوەڕوانی خێرخوازانێکە بەیانی هەبێ و دوو بەیانی هەبێ ئێمە هەموو ڕۆژ دەتوانین پرۆژێکی ئەوە بە سەدان کەس ئەنجام بدەین. سەرپەرشتیارانی منداڵانی بێباوک دەڵێن زۆر سوودمان لەو پرۆژانە بینیوە کە دەستگای بەخشین ئەنجامی دەدات. دەشڵێن دەستگای بەخشین لە دەستێکی ئەمیندایە و کار و پرۆژە خێرخوازیەکانی شوێنی خۆی گرتووە و شوێنی حکوومەتی گرتوتەوە بۆ خزمەتکردن و کەمکردنەوەی ئەو بارە قورسەی لەسەر شانیانە. ئەو مانگەی ڕەمەزانە ئەو یارمەتیەی ئێوە ناردووتانە خێرخوازی بەڕێز زۆر سوودمان لێ بینیوە. هەموو شەوەکانی لەیلەتول قەدر دوعام بۆیان کردووە. چۆت مەعەمرە لە دەوری بەیت دوعام بۆ یەکە بە یەکەیان کردووە. وەڵاهی نایان ناسم نامناسن. هەموو ڕۆژێش هەتا دەمرم دوعایان بۆ دەکەم. لەبەر خێرخوازانە نەبی ئەمە هێتیمانە و خزمەتکەین حکومەت دنیارێکمان ناداتێ. ئەگەر خزمەتکردنی و هێتیمانێ سەکەتە سەر شانی خێرخوازان با خێریا بنووسی ئینشاڵڵا خوا پاداشتیان بداتەوە. جێگرەوەی حکومەتە جێگوێی بابیە لە بۆ مندارانە ئەمەگە بەخشین نەبی ئەو دە خێرخوازانە نەبی بەچە مندارانە بەخێوکەیت. دەستگای خێرخوازی بەخشین چەندین ساڵە لە سەرجەم لقەکانی لە سەرتاسەری هەرێمی کوردستان بە هاوکاری خێرخوازان لە ڕێگەی پرۆژەکانیەوە بووەتە سایەی میهرەبانی بۆ هەژاران و منداڵانی بێباوک و لە ڕێگەی گەیاندنی هاوکاریەکانیەوە بووەتە پردی نێوان خێرخوازان و هەژاران و هاوکار بووە لە کەمکردنەوەی ناڕەحەتی و مەینەتیەکانی ژیانیان. گەیلان سابیر، کەناڵی پەیام، هەولێر.